بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی ژیانەوە ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش لە بەرنمەیەکی دیکە لە زنجیرە بەرنمەکانی ژیانەوە میوانی ماڵەکانتانین. ئەم جارە هاوڕێی گەلاوێژمان لەگەڵا بابەتەکەیشمان داناوە لەسەر ئەو مەوادانەی کە زۆرترین مەسرفیان هەیە لە ناو کۆمەڵگادا، بەتایبەت شیشە، کراکوە، هێرۆین. ئەمانە پەرەی سندووە لە ناو کۆمەڵگا، خەڵکانێکی زۆر، لاوانێکی زۆر تووشی ئەم ئێحتیات بەم سێ مادە بوون. بۆیە داوەتمان کرد لە هاوڕێ گەلاوێژ کە وەڵامی پرسیارەکانمان باتەوە بزانین دەلیلی چییە، بۆ ئەو نەگرایشیان پیا کردە بەو سمتوسوە و ئەسەراتی چییە، ئەبێ چی بکەین لە قباڵ ئەم مەوادە کە تانی مەسرفی کەمەوکەنەوە ناو کۆمەڵگا، ئەسەراتی کەمەوکەنەوە و هەروەها ڕاهکارە بین بۆتان و بابەتێکیشمان لە دووە جار ئەبێت لەسەر مەسائلێکە لە لەحاز ڕۆحی ڕەوانی بۆ ئەوانەی کە توش بووی مادە هۆشبەرەکانن لەسەر بابەتی خودخۆری باسەکەین تاک هاوڕێ گەلاوێژە. هاوڕێ گەلاوێژ بەخێر بێ. زۆر سپاس، سلااوم هەیە بۆیەوە هاوکارانی خۆشەویست و بینەرانی ئازیزی کۆمەڵە تێوێ. سپاس بۆ بەشداریدان. 26 ڕێبەندانیش پیرۆزبایی یەکەم لە جناب و هەموو تێکۆشەرانی ڕێگە و ڕێبازی کۆمەڵە و ئەوانەی کەوا تێکۆشن بۆ دنیایەکی ئازاد، بۆ دنیایەکی یەکسان و بەرابەر. زۆر سپاس بۆیەوە. منیش لە فرسەتی سوادە دەکەم ڕۆژی کۆمەڵە پیرۆزبایی دەڵم بە هەموو ئەو کەسانێک کە دڵیان بۆ ئازادی و بەرابەری و بۆ یەکسانی لێدا و لەو ڕێگایدا تێدەکۆشن، چ ئەوانەی کە لە زیندانن، چ ئەوانەی کە لە شارەکانن، چ ئەوانەی کە پێشمەرگەن، چ ئەوانەی کە پەروازەی وڵاتەکانی دەرەوە بوونە. ئەو ڕۆژیان لە پیرۆسیە بە هیوایەوەی کە ساڵێتر ڕۆژی کۆمەڵە لە ناو دڵی کوردستانە جێژن بگرین و شاد بینەوە بە خەڵکی چاوساوە و زەحمەتکێش و شۆڕژێری کوردستان. هاوڕێ گەلاوێژ سێ مادە زۆرترین مەسرفی هەیە لە ناو خەڵکە: هێرۆینە، شیشەیە و کراک. بەڕای ئێوە دەلیلی چییە کە لە ناو مەوادێکە بە دوای مادە سونەتیەکان کە هەمیشە لە توول تاریخە زۆرترین مەسرفیان بووە، ئالەم عەسرە دەلیلی چییە کە ئەم سێ مادە ئەوە لە ناو خەڵکە باوە؟ بەڵێ، پێشەچی من باس لە هێرۆین دەکەین. ئەسم بۆ هێرۆین ئاوا باوە بە ویسعەتی دنیاوە، لە تەواوی دنیاوە مەسرفی زۆرە. دەلایلێکی یعنی دەتوانین بڵێن عینی و هەروەها تەجروبە شودەی هەیە. هێرۆین خۆی بۆ خۆی لە موادی ئیفیون و لە تریاک و مۆرفین و کەدنین دروستکراوە کە بۆ خۆی، بەڵام خودی هێرۆین بە 100 قات تەسیراتی ئەو لە خودی ئەو مەوادانە زۆرترە. کەوا بوو کە هێرۆین لە مۆرفین دروست دەکرێت، ئەمە خودی مۆرفین مادەیەکی تەبیعیە و لە جیای خەشخاش دروست دەکرێت. ئەمما تەغیراتێکی شیمیایی جۆزئی لە مۆلۆکولەکانی مۆرفین باعثی ئەوە دەبێت کە هێرۆین بۆ وجود بێ. هێرۆینێکی قودرەتمەند کە زۆر سەریع لە چەربی بەدەنی ئینساندا، کە وەختی ئینسان مەسرفی کرد لە چەربی بەدەنی ئینساندا حەل دەبێت و بە میزانێکی زۆر دەتوانێت لە تەسیراتی بێ لەسەر مەغزی ئینسان. لەو بابەتەوە هێرۆین لە لەحازی احتیاط ئاوەری مادەیەکی هۆشبەری زۆر خەتەرناکە کە وابەستگیەکی شەدید بە احتیاط، یعنی بە هێرۆین لە نێو ئەو کەسانی کە هێرۆین مەسرف دەکەن بۆ وجود دێنێ. و هەر بۆیەش تەرکی هێرۆین جیا لەوەی کە دەبی دەرمانی لەباری جسمیەوە دەرمان بکرێ، دەبی لەباری ڕەوانیشەوە، لەباری ڕۆحیشەوە تاتی نەزەری دکتۆر و پسپۆر و ئەوانە بێ بۆ کە تووشی ئەوارزی شەدید نەبێ.
تاریخەن هێرۆین لە ساڵی 1970ەوە لەلایەن دانیشمەندێکی ئینگلیسیەوە دروستکرا، بەڵام دانیشمەندانی ئاڵمانی لە ساڵی 1990 تاقیقاتێکی زۆریان لەسەر هێرۆین کرد و ئەویان وەکو دەرمانێکی مسەکن ناسان بە کۆمەلگا. بۆیە تاثیراتی هێرۆین لە ئەوڵەوە زۆر ینی شگفت ئەنگیز بووە کە کەلیمەی هێرۆ تەغیری پیدا کرد وەکو دەرمانێکی قارەمانی تەسکین دەهەندەی ئازارەکان و دەردەکانی نەخۆشەکان ناسرا. ئەمە دوای ئەوەی کە ماوەیەکە وەکو دەرمان تەجویز کرا و مەسرفکرا زۆری پێنەچوو کە خاصیەتای احتیاط ئاوەری ئەو لە نێو خەڵکدا مشەخەص بوو، بۆ دکتۆرەکانش مشەخەص بوو. پس لە ساڵی 1990 کە ئومیدێکیان بەوە بوو کە ئەوان دەرمانێکی مسەکینی قەویان پەیدا کردووە، ئومیدێکی زۆر واهی بوو کە زۆر زوو بوو بە ناومێدی، چۆن احتیاط ئاوەر بوو و احتیاطەکەش تەسیراتی مخەربی جسمی و ڕۆحی و ڕەوانی و حتى خانەوادەگی و کۆمەلگا و اقتصادی زۆر لەسەر مەسرف کوڕندەکانی ماوادی مخەدر بوو. گەرچی ئەمڕۆ لە تەواوی دنیا دیارە بەو ئەندازەی وڵاتانی ئوروپای و غەربی لە وڵاتانی خاوەرمیانە وەکو ئێران و ئەفغانستان ئەو ئیتلاعاتە دقیقا لەسەر هێرۆئین و مزەڕاتی ئەواقب و مزێڕی هێرۆئین زۆر بە ئاسانی دیختیار خەڵک نانێن. گەرچی لە ئینترنێتەکاندا خەڵک دەتوانێت دەستڕەسیان پێیان هەبێ، بەڵام کەسێک کە تووشی احتیاط بووە نە لەباری زێهنیەوە، نە لەباری مەغزیەوە، نە لەباری فکریەوە، نە لەباری تەمەرکوزی حەواسەوە، نە لەباری ئیمکاناتی ماڵیشەوە دەستڕەسی نییە بە ئیتلاعاتە کە لە ئینترنێتدا هەیە. گەرچی ئێستا ئەم ئیتلاعاتە بە شێوەی وەسێ بڵاو دەبێتەوە و هەروەها لە زۆرێک لە وڵاتەکان قانونی زۆر سەختیان بەکارهێناوە بۆ سەختیان کردێتەوە کە ئیجازە نەدەن هێرۆئین لە بازارەکانی ڕەشدا لە وڵاتەکاندا بڵاو بێتەوە بفرۆشێ و بەدەست خەڵک بگە و کە زەرور زیانی زۆر لەباری لە هەموو بابەتەکانەوە بە کۆمەلگا بگەێنە. بەڵام سەرەڕایەوەش بەهۆی ئەوەی کە زۆرێک لە دەوڵەتەکەکان ئەوەڵەن بۆ خۆیان ئەجملە دەوڵەتی ئێران ئەفغانستان کە هێرۆئین یا مادە هۆشبەرەکان بۆتە منبەیەکی گەورەی دەرامەت، هەروە مافیای مەوادی مخەدرش زۆر تەبلیغات دەکەن و بەداخەوە مەسرفی هێرۆئین و هەروەها لە ناو کۆمەلگاکاندا ڕوو لە کەمی نەکردو و بەکو ڕۆژ بە ڕۆژیش ڕوو لە زیادی دەکات. ئەوارزی هێرۆئین کە ئەوەلجار کە کەسێک لە بانک هێشتنێکدا یا لە جێژنێکدا یا لە کۆڕ و کۆمەڵەکی هاوتەمەنانی خۆیدا دەستی پێدەکا، حاڵەتێکی ئارامی پێدا، شادی دەکە، ئازارەکانی لەبیر دەباتەوە، بێخەبەریشە لەوەکە هێرۆئین ئەگەر جارێکت مەسرف کرد ئیتر بەدەنت فۆری دووبارە مەغزت بەتایبەت مەغزت سیگناڵ دەدە کە تۆ احتیاجت بەو مەوادە هەیە، یعنی بەدەنی تەحملی مەحرومیت لە هێرۆئین ناکە. بۆیە ئەو فەردە زۆر زوو بەدەنی سازگار دەبێ و هەروەها مەغزیشی سیستمی مەغزیشی سازگار دەبێ لەگەڵ هێرۆئین. بۆ هێرۆئین ڕەویشای زۆر جۆرازۆری تەرکی هێرۆئین بەکار هاتووە، ئەمە بەداخەوە لە زۆرێک لە کەمپەکان یا مەراکزی دەرمانی احتیاط بە تایبەتی لە ئێران بە جێگای ئەوەی کە هێرۆئین لەباری علمیەوە لەباری شێوەی دروستەوە تەرکیان پێ بکەن، متادۆنیان پێدەن، یعنی مەوادێکی مخەدری دیکە جێبگوزینی مەوادی هێرۆئین کە خۆی مەوادێکی مخەدری زۆر واگیردارە بەکاری دێنن کە خودی ئەوەش
بۆتە هۆی ئەوە کە بەداخەوە ئەو کەسانی کە هێروینیان مەصرف کردووە نەیانتوانیەوە بە تەواوی تەرکی هێروین بکەن. متادۆنش بۆ خۆی مەوادێکی مخدرە، یعنی هیچ فەرقێکی جیاوازی نییە لەگەڵ هێروین یا باقی مەوادەکانی دیکە وەکو کۆکاین یا شیشە یا هەر کامێکی تر. بەڵام ئەگەر بڵین دەرمانی هێروین چەندە توول دەکێشێ، معمولا ئەفرادێک کە هێروین بە سوورەتی تەزریقی مەصرف دەکەن ممکنە لەوانەیە کە چوار مثلا مدەتێکی زیاتریان پێویست بێ کە بتوانن تەرکی ئەو مەوادە بکەن. زۆرتر ئەو کەسانە کە مثلا 3 تا 4 ڕۆژ لە بیمارستان دەیان خەوێنن سەمزدایی بەدەنیان دەکەن، دوایە لەباری ڕەوان پزیشکیەوە، لەباری ڕەوانکاویەوە، لەباری ڕۆحیەوە لەلایەن پسپۆر و مەدەتکارانەوە کۆمەکیان دەکەن کە بتوان تەرکی بکەن. پس هێروین تەنیا چۆن تەزریقیش دەکرێ، زەرەرەکەی تەنیا بۆ کەسی مەصرف کوڕندە نییە. تەزریقی هێروین دەتوانێت باعثیەوە بێ کە خودی ئەو کەسە مەصرف کوڕندە تووشی نەخۆشیهای عفونی وەکو ئەیدز و هیپاتیت بێ، کە ئەیدز و هیپاتیت لە ترۆقی یعنی لە تەریقی جۆراجۆرەوە دەتوانێت سەرایەت بکە بە کەسانی دەوروبەری. ئەمە پس ئەوارزی هێروین تەنیا بۆ کەسەکە نییە، بەڵکو بۆ دەوروبەرشی تێ بەتایبەت بۆ خانەوادەی. گوتمان یەکێک لەو سوالاتی کە زۆر شاید بینەرێک یا ئەو کەسانێکی هێروین مەصرف دەکەن دەڵێن سەمزدایی هێروین لە مەراکزی ئێحتیات چەند ڕۆژ توول دەکێشێ، کە ئەو تەجاربە نیشانەدەن کە تەرکی ئێحتیات لەو مەراکزانە کە فقط مێتۆدی علمی و دروست بەکاردێنن دەتوانێت 3 تا 4 ڕۆژ بێ، بەستگی بەوەی هەیە تەزریقی کردەوە یا چی کردووە. بە شێوە ئەوانێک کە تەزریقیان کردو ڕەنگە تا لەباری ڕۆحی و ڕەوانیشەوە تەرکی ئێحتیاتی ئەوان 3 تا 6 مانگ بە شێوەی سەریپایی کۆمەگیان پێ بکەن. بۆیە تەرجیح دەدەن، پێشنهاد دەکەن ئەو کەسانێکە کە هێروین دەچێشن خۆدسەرانە نەڵێن ئێمە دەتوانی بۆ خۆمان هێروین تەرک بکەین، باکو دەبی کۆمە بکەن بە مەراکزی پزیشکی و ئەوانە کە بتوانن هێروین تەرکەن بە بێوەی کە ئەوارزی مخەرب بوو زۆر زیان ئاوەری تریان توش بێ، تووشی نەخۆشی و ناڕەحەتی و مشکلاتێکی دیکە بن. ببەخشە یەکێک لە ئەوارزەکانی هێروین کە دەتوانێت لەسەر بەدەنی دانەدانە و کەسانی مەصرف دەکەن، یەک ئەوەی کە تووشی زاهریەوانە تووشی ینی تێک دەچێ، جوانی خۆیان لەدەست دەدەن، زۆر جار ئەوانە زۆر عەرەق دەکەن، تا ئەندازەیەکی زۆر عەرەق دەکەن کە تەواو لیباسەکانیان تەر دەبێ، بەدەنیان وەکو پێستی قازی لێ دێ، بەڵە دانەدانە دەبێ، مۆکانیان سیخ دەبێ، هەمیشە ئاوی لووت و فرمێسکی چاویان ینی بەبێ ئیرادە دێت دەڕژێ، هەمیشە دایم خەواڵوشن، هەروەها ئێش و گرفتگی و دەردێکی زۆری ئەزولانیان هەیە، ئیشتهای خواردن لەدەست دەدەن، هەمیشە سەرما و لەرزیان هەیە، بێخەون بێقەرارن، دەتوانن هەتا تووشی ئیسهال بن، بێقەراری و ئەدەمی تەمەرکوزی حەواس و پەرخاشگەری و ئەو کاتێکم ئەوان فقط ئەو کاتێکە ئەو دەتوانێت چەند دقیقە بە یا کەمتر زیاتر لە دقیقەیەکیش نەبێ، فقط ئەو لاسەی کە مەصرفی دەکەن دەتوان بەرەک شاد و بەرەک ئیجتماعی بن. دوای ئەوە ئەو شادیە تەبدیل دەبێ بە دەرد و ڕەنجێکی زۆر فراوان کە هەم بۆ خۆی عەزابی تیا دەکێشێ هەم خانەوادەکەی.
تۆ فەرموو. هەوڕێ گەداوێژ من ئەم پرسیارێکم بۆ پێشتێ ڕاستە فەرمونون من بە دوو شێواز بینیومە کە مەسرفیەکەن هەم بە شێوەی کێشانیان ئەوانەیە کە وا تازە دەستی پێکەن لە وەڵەو فقط دەی کێشن وەلێ ئەوەی کە بۆ من جالبە فرە زوو پەراسێنێ ینی هەرۆ جۆرە کە جنابەت ئاماژەت پێکرد بە یەک بار مەسرفکردن ئاچنان زەهنیان دەرگیرەکات کە واقعا ئیتر ناچنەوە ئەگەر تەرەف پێشتری مەسرف مواد سونەتی بووێ ینی بە مەحزەوە هەروی نەکێشێ ئیتر بەم معتادوێ ینی تەمایلێکی ئیتر بۆەکە نامێنێ بە شدە تەمایل بەم پەیاکات ئەوەی کە بۆ من جێگەی پرسیارە ئەوەیەکە مەسان لە مادە سونەتیەکان ئابێنێ ماوەیە زۆر توو لە کێشێت تا فەرد مەسرفی بڕواتە سەرەوە وەلی لە هێرۆئینە من بینیومە تەرەف مەسان حتا نیم سەعات بۆ ماوەی نیم سەعات ناشە بووە دوای نیم ساعتەکە دووبارە قومار کەفتە دلیلی چییە کە ئەو نە سەریع میزانە مەسرفە ئەو فەردە معتاداواتە سەرەوە من لەوەڵەوە باسم کرد کە بە دلیلیەوەی کە وەکو ینی هێروین بۆ خۆی مادەیەکی تەبیعی نییە مادەیەکی مەسنوویە کە لە مۆرفین ینی تەبخی کراوە و دروست کراوە ئەوەندە غەلیز و فشۆردەیە کە زۆر زوو لەوەڵە باسم کە زۆر زوو لە سەروی بەدەنی ئینساندا بڵاو دەبێتەوە هەروە بەشی تێکی زۆر تاثیر دادەنێتە سەر مەغزی ئینسان بەوشی دەتەکە تەسیر دادەنێت زۆر زوو مەغزی هەم جسمی عادەت دەکە بەوە یعنی ئەو نەشئەی کە هەیەی لە ماوەی دقەیەکدا تاسیرێکی وای لەسەر مەغز و جسمی هەیەی بۆ زۆر زوو واگیر دەبێت پێی محتات دەبێت ڕۆژی دواتر بگرە ئەگەر مەسەن ئەوڵین جار لە ڕۆژێکدا یەک باری مەسرف کردووە ڕۆژی دووەم دەتوانێت دووبار مەسرف بکە هەتا وردە وردە زیاد دەکەن بە شێوەهای زۆرە زۆر هێرۆین مەسرف دەبێت ئەو کەسانێک کە تازە بە تایبەت جوانەکان بینی 18 تا 25 ساڵ بۆەوەی کە مەسەنەن مۆری ئەوە کە نەڵەن ئەوە تەزریقیە و ئەوە ئەیدزی هەیە و یا هیپاتیتی هەیە بە شێوەی ئەی کێشنیە ئیستنشاقی دەکەن یعنی لوتەوە هاڵی لێکێشن ئەمانە زۆر تەسیر دادنێن هەتا و کەسانێک کە تەزریق دەکەن کە ئەوە جارێکە ڕۆژە جارێک تەزریقکە ڕەنگە بۆ ماوەیەکی کورد ڕۆژە 4 پێویستی بە تەزریق هەبێ هم بە حد واگیردارە بە حد احتیاداوەرە کە ئینسان یعنی ئەو فەردا کۆنتترۆلی مەغز و جسم و نیازی بەدەنی خۆی لەدەزەدا ئەمە هێرۆینەکەی تەسمیمی بۆ دەگرێت کە هەرچی زۆرتر مەسرفکە لە فاصلهای کەمتر ڕۆژێ حتا 4 مەسرفکە ئیتر ئەو کاتەیە کە هێرۆین تەسیرێکی وادا دەنێ کە محتادەکە و کەسێکە ماواد مەسرف دەکە تووشی وەزیەتێکی زۆر خەتەرناک دەبێت بۆیە دەڵێن ئەوارزی هێرۆین زۆر خەتەرناکە بەڵام من دەتوانم شتێک بڵم بۆ خانەوادەکان ئەگەر دیتیان عزیزێکە یا کوڕەکەیان یا کچەکەیان یا هەر کەسێکیان لە خانەوادەدا مەسەلەن بۆ یەک لەحزە مەسەن بڵێ من هیچ ئازارێکم نییە لە حاڵیدا پێشتکە پشتی دێشان یا مەسەرەن ملی دێشان یا سەریێشان ئەوە ینی مەشکوک بن کە شتێکی مەسرف کردووە یا ئەگە دیکەن کە لە بازویان برینی وا هەیە کە مەسەن جێگای دەرزی هەیە قوڵە بزانکەەوە تەزریقی کردووە یا ئەوە کە بزان کە جۆشایی مەسەرەن یا وەرەمهایی کە مەسەرەن عفونەتیان هەیە لە سەتی پێستیان پەیدا دەبێت یا ئەوەی کە ڕشکێنەی چاوێن زۆر چووکە دەبێتەوە بە ئەندازەی نوکە دەرزێکی لێتێ بەدەنیا خارش پەیدا دەکە حاڵەتی ئیستفراق و مەسەرەن دڵیان لە ژیانڵا دێ دەمیان وشک دەبێت ئارەقی زۆر دەکەن هەروەها زۆر دەچن ئیدرار دەکەن نەفەسیان زۆر یاواش دەبێت ئەمانە ئەلایمێکن بزانن کە ئەو کەسە هێرۆین مەسرف دەکەن وەختی تەشخیصتاندا کە عەزیزێک لە خانەوادەدا ئەو ئەلایمەی هەیە ینی بێ یەک و دوو کۆمەکی بکەن
معرفی کەم بە دکتۆر بە کەمپایی کە مەسەن تەرکی احتیادی لێ دەکرێ بەڵام بەبێ متادۆن حتمما یارمەتیان بکەن ئەم اطلاعاتە زۆر مهمەکە پێش بگرین بەوە کە ئینسانێک لە ئەسەر ئیسفادەکردن لە هێرۆئین احتیات بەوە ژیانی لەدەست بدە و کێدا بچێ و خانەوادەکەی داغدار بکە. زۆر سپاس. هاوڕێگە داوێ من بینیومە ئەوانەیە کە تەزریقەکەن یعنی دوای ماوەیەکە و بە کەفە ڕێکهایەکە هاسەر پاویە نەواحەیەک فرەخصوصی بەدەن مەرگومیریش ناویانە ئێجگار زۆرە لە قباڵ ئەم مواردە دەوڵەتەکان معموڵەن تێن چاکەن خۆ هەرو جۆرە ئاماژێت پێکرد ئیدز و هەپاتیت بەشدەت باس کوستەرە شێوە چۆن معموڵن لە سوڕەنگە لە مشتەرەک استفادەکەن خۆ مەفلوسەوەن یعنی بەشدەت فەقیرەوەن دەستڕسیان بە هیچێک نییە دەرامەدێکیان نیە پوڵێکیان نییە عمومەن دەست بۆ هەرچی کاراون کە بەخاترەوەی کە بتانن موادەکان دابینکەن مەسەن دەوڵەتەکان تێن لە تەریق داروخانەکان و معموڵەن دارو یاوەی کە سوڕەنگ یان پیانەدا چەند ئەم ڕەوشە ڕاهکار بووە توانیە بەری پێ بگرێ یا بیماریەکان تر کۆنتترۆلکە ئاوارزەکانی کۆنتترۆلکە بڕای من شێوەهای جۆرا زۆر هەیە بۆ تەرکی احتیات بە تۆری گشتی و ئەس جملە هێرۆئین یا شیشە یا کریستا بەڵام دەبێ خەڵک ئاگادار بێنەوە ئەو ئیتلاعی هەبێ ئەو دانشەی هەبێ ئەو ئاگاهی هەبێ کە وەختێک مراجعە دەکەن بە شۆنێک یعنی خاترجەم بن لەوەی کە لەوێ دووبارە لە مەوادی دیکە ئیسفادە ناکەن مەوادێک جایگزینی ئەم مادە هۆشبەرە ناکەن چون ئەوە دەتوانێت مەسەرەن بڵێن ئەوە لە هێرۆین نەجاتی بوو یا لە شیشە نەجاتی بوو بەڵام بە متادۆن معتاد بوو متادۆن بۆ خۆی ئەوارزی لە هێرۆین کەمتر نییە وەختی احتیاداوەرە هەر مۆزێڕە هەر تاسیری هەیە بەڵام ئەگەر کولی کلینیکێک بێ مەسەن کەمپێک بێ جێگایەک بێ کە بتوانێت هەم دەرمانی جسمی بکە هەم ڕۆحی دەرمانی هەم ڕەوانی دەرمانی هەم لەباری ئیجتماعیەوە هەم لەباری خانەوادەگیەوە یارمەتی بکە کە ئەم تەرەفە چۆن بتوانێت ئەو ڕابردووی خۆی احتیادەکەی خۆی بێنێتە پشت سەر و بە کارآموزی و بە تەغییری ڕەفتار و ئەخلاق و هەروەها شێوەی ژیان شێوەی خواردن شێوەی خەوتن شێوەی مەسەن بە خۆڕاگەیشتن ئەمانە هەمووی دەتوانێت تاسی گوزار بێ ئەمە زۆر مهمە کە خانەوادەکان کۆمەڵگا ئەم شۆنانە بناسن بزانن کە لە مەسەن لە بیرێکەوە دەرنێن بکەن ناو چاڵێکی ترەوە بۆیە ئەم ئاگایانە زۆر پێویستن هەدەفی ئەمەش لەم بەرنمەیە هەر بەخشینی ئەو ئاگاهەیە کە ئینسانەکان ڕێگای دروست و متۆدی و ڕەوێشی دروست بەکاربێن کە 100% دەتوانێت کۆمەگیان بکە. زۆر سپاس پس حتمما پێویستە ئێمەوە بە بینەران ڕاگەێنین کە منیش بینیومە کە فەرد واقعا دوچار شوکەوەی ینی بەڕاستی نیازیان هەیە حتمما لە تەریق ناوەندە دەرمانیەکان و وانێکە ناوەندهای معتەبەرن بۆ خواستمانە هەیە بە ئاگاهی و بە ئێتلاع و حتمما ئەو کارە بکەن چۆن بەشدت بەدەنیان زعیفەوێ دوچار شوکەون و ناتان دەوام بێرن ئەگەر شێوەی علمینەوەی هاوڕێگە لاوێژ پرسیار بعدیمەوەیە کە ئایا لە تەک هێروینە ئەمکانی سەرف شیشەش مەسرفکە یا کراک بەڵێ چۆن ئەسەن ئێستا باسی شیشە بکەم شیشە بۆ خۆی ناوێکی غێری علمی و هەروە ڕایزیشە کە بۆ خۆی حاصلی مادەی سەنعەتی بە نێوی ئامفیتامینە یعنی شیشە لە ئامفیتامین دروست کراوە و دارۆشی محرکی زۆر قەوێ خودی شیشە یا کریستال کە نێوی تریتی لە ساڵی 1970 لە ئاڵمان بە شێوەیەکی مەسنوعی یعنی سەنعەتی و بۆ دەرمانکردنی بەشێک لە نەخۆشەکان ئەوانەی کە
ئەفسردگی مەسەرەن کەمیان هەبووە یا قەڵەوبوونی مەرەزیان هەبووە شیشەیان دروست کردو کە بتوان ئەوان دەرما بکەن. هەروەها لە زمانی جەنگی جەهانی دووشدا بۆ یەکەم بار لە شیشە لە دەوڵەتی ژاپۆن دروستکرا بۆەوەی کە سەربازەکانیان ئامادە بکەم بۆ شەڕ بۆ کە کەمتر ئیحساسی ماندووبوون و برسایەتی بکەن. پس شیشە ئەوارزی چۆن شتێکی سەنعەتی و مەسنوعیە تەبیعی نییە، تەئسیراتی زۆر یعنی هەم خەتەراتی هەم تەئسیراتی لەسەر جسمی مەصرف کننده یەکجا زۆرە، دەتوانم بەڵام 10 بەرابەری خودی هێرۆینیشە. پس بۆی کە ئێمە بزانین کە شیشە چیەکە دەبی ئەوەڵەن شیشە بناسین کە لە مێتامفێتامین دروست دەبێ، مادەیەکی زۆر قەویە کە لە نێوەکەشی معلومە پێداڵە شیشە یعنی پودری کریستاڵێ وەکو وردە شیشەیە سپیە، حاڵەتێکی سپیەیە، بێبوونە، تامەکەی تاڵە و زۆر بە هاسانی هەم لە ئاودا هەم لە ئەلکۆلدا حەل دەبێت، یعنی بڵاو دەبێتەوە. لەو حاڵەتە دەتوانن بە شێوەی تەزریق لەو ئیستفادە بکەن. کەوابوو شیشە قەویترین نوعی مێتامفێتامینە کە حتا نێوی وەکو کلانەک و ئایس و مەت و ئەوانە بەو نێوەش لە نێو جواناندا ناسراوەتەوە. قورسێکی شادی بەخشە کە لە پزیشکیشدا گاهەن ئیسفادەی لێ دەکەن، ئەمە لە پزیشکیدا قورسایەکی تر بە نێوی دزۆکسین کە دکتۆر تەزویزی دەکەوە لەژێر چاوەدێری دکتۆر کە دۆسەکەی ئەگەر ڕۆژێ جارێک یا دوو دانەکە مەصرفکە و لەوەدە پێی کەم دەکاتەوە تا تەرکی دەکە بۆەوەی کە نەخۆشیەکەی علاج بکە. بەڵام شیشە بەداخەوە ئێستا لە زۆرێک لە وڵاتەکان بە تایبەت لە ئێران لە ئازمایشگاهای غێری مەجازی، یعنی کەسانێکی مافیا بە تایبەت لە ئێران سوپای پاسداران بۆ خۆیان شیشە لە مەراکزێکی غێری بێداشتی و هەروە غێری مەجاز دروست دەکەن و هەر بۆیە قیمەتیشی هاسانە، چۆن مادەیەکی سەنعەتیە لە هێرۆینش هەرزانترە و هەروەها تەئسیراتیشی دەتوانم بڵم لە خودی هێرۆینش قەویترە. هێرۆین کە چەندە قەوی کوشەندە بوو، شیشە لە ئەویش قەویتر و کوشەندەترە و هەروەها چۆن هەرزانترە بەداخەوە مەصرفی یەکجا زۆرە بە تایبەت لە نێو جواناندا. بۆیە شیشە کە کوتوان مادەیەکی مەسنوعیە و بەرخەلافی زۆرێک لە ماوادی دیکە وەکو تریاک و هێرۆین و کۆکاین منبەیەکی تەبیعی لە تەبیعەتدا نییە، بەکو بە شێوەیەکی مەسنوعی ئێستا سوپای پاسداران بازاری شیشە لە ئێران ڕەواز پێدە و حتا بگرە سادریشی دەکە بە وڵاتانی دەوروبەر لە زۆرێک لە مسافرخانەکان، لە ژێرزەمینی ماڵەکاندا، لە کارگاکاندا، لە هۆتێلەکاندا شیشە بە شێوەیەکی وەسێ مەصرف دەکرێت و هەر بۆیە بەداخەوە کەسانێکی زۆر لە ئێران شیشە مەصرف دەکەن و بەو مادەیە هۆشبەرە محتات بوونە و تووشی زۆر ئەوارزی دیکە بوون. بە تۆری تەبیعی تەفاوەتی شیشە مەسەڵەن بڵێ کۆکاین شتێکی تەبیعیە کە گرانترە، شیشە تەفاوەتی هەیە لەگەڵ کۆکاین، بۆیە نەهایەت ئەوە بە هەر تەریقێک کە شیشە مەصرفکەی لە نەهایەت لە تاسیردا سەرگەردشی خوێنی ئەو کەسە لە بەدەنیدا و لە تەریخێنەوە بە مەغزی ئینسان دەگا و لەو تەریقەوە لەسەر سیستمی ئەعسابی ئینسان تەئسیراتێکی یەکجا زۆری هەیە. ئەسەراتێک کە شیشە لەسەر بەدەنی دادنێ ممکنە 4 تا 24 ساعت بمێنێتەوە، تەسیراتەکەی لە نێو بەدەندا بمێنێتەوە. مهمش ئەوە نیە کە مەسەڵەن شیشەت بە کام شێوە مەصرف کردووە،
شیشە لە هەر حاڵەتێکدا بە هەر شێوەیە کە مەسرەفیکەی چ بیکێشی تەزریقێکی چ ئستنشاقێکی چ هەرچێکی دیکە بە شێوەیەکە مەسرەفەکەی 4 تا 24 ساعتدا لە بەدەندا دەمێنێتەوە. ئەوەش خۆی هۆیەکە کە خەڵکانێکی زۆرتر ڕووبکەنە شیشە کە دەڵێن زۆرتر لە بەدەندا دەوێنێتەوە تاسیراتی هەیە. بەحاڵ کە بەداخەوە مەسرەفی شیشە ئەوڕۆ بەخاتریەوە کە تەرەشۆی هۆرمۆنی دۆپامین لە مەغزدا بۆ وجود دێنێ و ئەحساسی لەزەتێکی فۆری دەکا و هەروە زۆر شەدید و توولانی مدت مەسرف کننده ڕزایەتی هەیە، یعنی بۆ ئەو ڕزایەت بەخشە مەسرفی ئەو شیشە بەداخەوە هەر بەم هۆیانە لە نێو جوانان و نۆجوانانی ئێران زۆر وەسیع مەسرف دەکرێن و ئیستقبالشی لێ دەکرێن و بەداخەوە گەرچی خودی دەوڵەت یا کە لە ئێران دەزان شیشە چەندە خەتەرناکە مەرگ و میریشی یەکجا زۆرە، بەڵام چۆن پوڵێکی سوودێکی زۆر دەخاتە جیفانی دەوڵەت و مافیای شیشە و خودی مەوادی مخەدر کە سەردەمداری ئەوان لە ئێران سوپای پاسدارن بە شێوەی وەسیع بڵاوی دەکەنەوە و بە شێوەی وەسیع خەڵکانێکی زۆریان تووشی ئەو بەڵا ماڵوێرانکەرە کردووە کە تاسیراتی ئەو لە مەغزی ئەوان لە جسمی ئەوان لە ڕۆحی ئەوان تا ماوەیەکی زۆر دەمێنێ. بەحاڵ ئەمە خودی شیشە دەتوانێت مەغز مختەلکە، یعنی لە فکرکردنەوەی دوور کاتەوە بۆکە ئەحساسی لەزەت و خۆشی دەکە، یعنی لە هەموو شتێکی دیکەی دوورەکاتەوە کولەن ژیانی 180 دەرەجە دگەرگون دەکە و ئەی گۆڕێ و بێرانیەکە. پس مەسرفی شیشە تەسیراتێکی ڕۆحی و ڕەوانی و جسمی زۆری هەیە لەسەر مەسرف کننده و هەروەها ئەو کەسانی کە شیشە تەرک دەکەن بۆیە چۆن لەزەت بەخشە و تەسیراتی مثل 4 تا 24 ساعت لە بەدەنی ئەواندا دەمێنێتەوە. ئەگە تەرکیکەن زۆر دەتوانن تووشی ئەفسوردەگی بن، یعنی تووشی کەمبینی بن، خۆیان بە کەم بزانن و گۆشەگیریان دەکا و بۆیە دەڵێن پیان وایە کە ژیان بەبێ شیشە لەزەتی نییە. بۆیە ئەو کەسانێک کە شیشە مەسرف دەکەن زۆر کەمتر گەنی داوای کۆمەک دەکەن، دەچن بۆ ناوەندە دەرمانیەکان کە تەرکی ئەم احتیاج بکەن. پەسکەوا بۆ شیشە مادەیەکی زۆر قەویە، زۆر احتیاج ئاوەرە کە دەتوانێت بە مەرگی ئەم مەسرف کنندەش تەواو بێ. بۆیە تەرکی خۆتسەرانەی شیشە دەتوانێت ئاوارزی منفی دیکەی هەبێ. بۆیە لازمە خانەوادەکانی لازمە ئەو ئیتلاعاتیان بێت کە بزانن کەسێکیان شیشە مەسرف دەکات ئینتزاریان نەبێت کە ئەو منداڵەکەیان یا ئەو کەسە خۆی بتوانێت شیشە بە تەنیا تەرک بکە. تەرککردنی بە تەنیا هەم زۆر سەختە هەم ئاوارزی هەیە. بۆیە پێویستە یارمەتی بکرێن بیان بە بۆ ناوەندە دەرمانیەکان لەگەڵ دکتۆر و ڕەوانشناس و ئەوانە تەماس بگرن کە بتوانن کۆمەکیان بکەن. تایبەتی شیشە لە بینی هەروەکو ئاماژەم پێکرد لە بینی جوانانی 18 تا 25 ساڵ باوی یەکجا زۆرە. زۆربەی ئەو جوانانە بەداخەوە ڕوویان کردوتە شیشە. دەلایلی زۆری هەیە، یەک هەرزانە زۆر حاسان بەدەستێ، یەکیش تاسیراتی زۆری دەمێنێتەوە لەسەر بەدەندا، هەروەها زۆر احتیاج ئاوەرە. هەمووی ئەوانە دەتوانن دەلایلی بن کە بۆ جوانان شیشە مەسرف دەکەن. سپاس هاوڕێگە لاوێژ. ئەو شتێک کە من زۆر جار ئەیبینین حتا چ بەشکەڵ کلی بەشکەڵ فیلم یا لە ناو حتا سریالهای تەلەڤیزیۆنیشە کە دروستە کردێ
متەوەهمەون ئەکسەر ئەوانەی کە وا شیشە مەسرفەکەن دوچار تەوەهمەون تەوەهمهای شەدید ینی زۆر جەرایممان هەیە لە سەرحی جامعە کە ترف هەتا ڕەحم بە ژن و مناڵەکەی خۆیشی ناکات. دلیلی چییە کە فەر دوچارە و تەوەهمە تاوێت چون وەک هێروین نییە بێ توش قماریەوەن ئەو شتێک کە من لیانم بیستە ئەوان قماریان نییە حاڵەتێکیانێ خۆیان پیاڵێن نەسەقی ئەوەی ئێژن زۆر خراپترە لە خۆماریش ڕاستە فەرمووی کە ئێژی دوای تەرک بە شدت ئەفسورداوەن دقیقەن بەو جۆرەیە ئەو حاڵەتە نەسەقیە شەدید بێ قەراریانەکە دوچار تەوەهماتە شەدیدیانەکە دلیلی چییە هاوڕێگە لاوێش؟ دلیلی ئەوەی کە هەروەکو کوتم ئەمانە ئێساسی ماندووبوون و ئێساسی برسێتی ناکەن یعنی پڕ ئێنەرژیان دەکە فعالیتی جسمانیان زۆر زۆر زیاد دەکە ئیشتیای غەزا خواردنیش لەدەست دەدەن بەڵام بەبێەوە کە ئێساسی برسێتی بکەن بۆ یەکگا هەند دەتوانن تووشی ڕەفتارهایی ینی تونند و تیژی بن ممکنە تووشی ئەفکاری پارانۆیدی بن یا سوئی زەم بن و بەدبین بن نیسبەت بە دیگەران بە تایبەت بە ئازای خانەوادەی خۆیان تووشی هەزیان و تەوەهمی بینایی و شنەوایی دەبن داری وایە خود بە خود تووشی تەوەهمێک دەبن پیان وایە کەسێک لە پشتەریان خەریکە تاقیبیان دەکە بۆیە دەبی هەڵە خۆ بشارنەوە یاوەی کە دەست دەنە دارێک و شتێک کە دیفاع لە خۆیان بکەن جاری وایە بەسەن لە تووشی ئەوە دەبن کە کەسێک بانگیان دەکەن بەبێەوە کە هیچ کەسێکیش بانگیان بکە تووشی ئەو تەوەهمە دەبن چون شیشە وتم کە تەسیراتێکی یەکجا زۆری هەیە لەسەر واردی خوێن دەبێت و لە تەریخ خوێنەوە ینی جەزبی تەواو بەدێنان دەبێت لە مەغزەوە تا نوکی پایان ماوەیەکی زۆر دەمێنێتەوە دەتوانێت تووشی ئەو حاڵەتی تەوەهم و هەزیان و ئەوانە بن کە ئەمانە زۆر زۆر خەتەرناکن کەسێکە پێوایە کەسێک تاقیبی دەکە خەریکە لێدە یای کوژە دەتوانێت دەست هەر کارێک بەرێ دەتوانێت تەقە بکە دەتوانێت بەسەن دەزاتە چەقوب بۆشێنێ هەتا پێوا بێ لە کەسی لە ئازای خانەوادی پێوایە ئەو کەسەیەکە تاقیبی دەکە یاوەکە کەسێک بانگی دەکە لە نیوە شەودا دەتوانێت دەرچێ بۆ دەرەوە تووشی ئەحسازەوە بکە کە کەسێک لەوێ خەریکە بانگیەکە و تووشی حرەکاتێک و کارهایشی خەتەرناک بێ ئەمانە دلیلەوەیە کە ئەم مادەیات لە خوێنی ئەواندا تاماوەیەکی زۆر تاسیری هەیە دووچاوی ئەوان سوور دەبێتەوە چاویان سوور دەبێ مەسەن ڕشکێنەی چاویان گەورە دەبێ ئەوانێک کە بەوادی مخدر شیشە مەسرف دەکەن وەکو مەوادێکی شیمیاییە زۆر عەرەق دەکەن هەروەها ناشتوان بخەون چون نە ئەحساسی ماندووی دەکەن نە ئەحساسی برسێتی دەکەن ناخەون زۆر فعالن مادام کە تووشی تەوەهم و ئەو شتانە دەبن دەتوانێت تووشی ڕووداوی زۆر خەتەرناکیش بێ کە بۆیە زۆر مهمە کە هەموو کۆمەلگا بزانێ شیشە لە کۆتامودە چیدا دەتوانێت تاسیری هەبێ مەسەن فعالێتی بەدەن و مەغز تەشدید دەکاتەوە و هەروەها زۆرێک لە ئەوامری مەسەن ئەلایمی کۆتامودەت کە زەرەبانی قەلبیان دەباتە سەر فشاری خوێنیان دەباتە سەر ڕیتمی تەنەفس چێشانیان دەباتە سەر دوومچاو و ئەوانە سوور دەکاتەوە هەروەها ئێحساسی هیچ یعنی دایمە ئەگەر نەفەسی دەکێشن بۆنێکی شیمیایی لە نەفەسیان دێتە دەرێ کەسێکە لە نزیکیان دانیشێ دەتوانن متەوەجێ بێ ئەوانش ئارەقی یەکجا زۆر دەکەن زۆر تونتون قسا دەکەن هەدەڵی ینی ترسێکە کەسێ فشارێکیان لەسەرا حاڵەتی ڕشانەوە و دڵتێکەڵ هاتنیان هەیە تووشی ئیسهال دەبن دەرەجەی حرارەتی بەدەنیان دەچێتە سەریان ماوەیەکی زۆر کەمیشدا وەزنیان یەکجا زۆر دێتە خوارێ ئەمەش خۆی خودی کەم بوونەوەی وەزن باعثی ئەوە دەبێت کە یعنی زۆر عەسەبانی بێ تاریک بێ زۆر عەسەبی بێ زۆر پەرێشان بێ تووشی وەهم بێ بۆیە ئەو کەسانە پێویستن کە بۆ تەرکی شیشە
واقعا پێویستیان بە دووبارە بە دکتۆر و بە ڕەوانشناسەیە کە خانەوادەکانشیان پێویستە ئەوە بزان کە بۆ کە بتوان بەشەوە کۆمەگی عزیزانی خۆیان بکەن مادەم کە مەسە هەمووی ئەو ئاوارزەی مثل یەکجێر لە بەدەنی ئینسانێکدا بۆ وجود 180 دەرەجام و خصوصیاتی دەگۆڕێ زۆر خەتەرە توانێت ڕفتارهای زۆر خەشین کە دەتوانێت کەسێک زەربە لێ بدە چەقوەیەکی لێ بدە شیشە مادەیە کە بەڕاستی زۆر مخەرب و کە چۆن لە ئازمایشگاهای غێری قانونی و غێری خانەگی دروست دەکرێ دەتوانێت زۆر خەتەرناک و کوشەندە بێ حتا مەسئولیت بە وجود بێنێ بۆ مەصرف کننده زۆرێک دەتوانێت تاثیراتی درێژخایەنیشی بێ مثلا خودی مثلا ویتامین های بەدەنیان کەم کاتەوە مقاومەتیان لە بەرابەر داخۆشای دیکە ئەز جملە سەرماخوردگی ئانفلانزا یا هەر نەخۆشیێکی دیکە کەم کاتەوە ڕیەیان تووشی سەدەمە دەبێ کەبەد و کولیان تووشی سەدەمە دەبێ پێستیان وشک دەبێ خارشی بەدەن پەیدا دەکەن زەخمی پێستی و هەروەها ئەوانە پەیدا دەکەن دیانیان ئەرزیە ئەوەریە دیانە هەڵەوەرێ تووشی بێقەراری دەبن تووشی ئیستراب و ئەفسوردگی و هەزیان دەبن درێژ مدەتدا ڕەوان پەرێشی ناشی لە مەصرفی شیشە یا کریستاڵە ئەوارزەکە یەکجا زۆرە بەڵام بەداخەوە وتم سەرڕایەکەوی تەلەعاتە هەیە بەڵام مافیای مەوادی مخەدر ئەوەندە تەبلیغات دەکە کە مەسەن ئەمە شادی ئاوەرە ئەمە فعالت دەکە ئەتا دانیشتجویان لە دانیشگاکان مەصرفی دەکەن بۆکە نەخەوم بتوان باشتر زۆرتر دەرس بخێنم زۆرتر بتوان بەکارەکانیان ڕابگەن بێخەبەر لەوەی کە ئەوارزی ئەوە هەم لە کۆتا مدەتدا هەم لە درێژ مدەتدا زۆر وێرانکەرە کوشەندەیە بەڵام سەرڕای ئەوەش تەرکی شیشەش ممکنە لە ژێر چاوەدێری پزیشک و پسپۆردا. زۆر سپاس هاوڕێگە لاوێژ عادی بوو پس ئەتانین بێژین کە لە کات تەرکدانە شیشە بەتایبەت طبقە شتە ئەوارزە شەدیدە کە جنابەت فەرمووتان ئەمکان هەزیانگویی یاز ئەمکانێت دەست بە هەر کار خەتەرناکردن خانوادە ناوێت بەجێیان بێڵێ ناوێت تەنیایان بێڵن بە هیچ شێوەیە ئەوێ ئومیدیان پێ بن لە کناریانە بن یارمەتیان بن هاوڕێگە لاوێژ بە مەطلبی جوان شارەت کرد بەتایبەت ئێمە بینین مەسەڵەن شاری وەک سەردەشتی کردێتە ناوەندی تۆلیدی هەڵوێستی خەڵکە بێ چی بێ لە مقابل ئەبینن کە لە ژێر زەمین ماڵەکانە بەڕاحەتی تۆلی دەکرێ زۆر جار ئەمکانی خالسی هایە شەدیدێکی تیا بێ ئەسیدی بێ تەرەف ڕیەی داڕزنێ یەکسەر مەرگی زووتر پێشوەختێخە هەڵوێستی خەڵکە بێ چی بێ لە قبال ئەم گوستەرشە کە بۆ تۆلیدی سوپای پاسەران دەخێڵە واقعانیش دەخێڵە لە زۆربەی مەناتەق وە سادریشێکە بۆ تایلەندە بۆ مالزیە بارها ناو خەبەرەکانیشە بیستمانە حتا جەدیدەن تورکیە ئازەربایجانە زۆر لە وڵاتەکان هەڵوێستی خەڵکە بێت چی بێ چوونەوێ بەر بۆ ئاشپزخانانە بگرن کە خەریک تۆلید شیشەن لە ڕاستیدا ئەوە زۆر مهمە کە تا ئێستا ئەو حساسیەتەی کە دەبێت بە کولەن بە ئیحتیات بە محتات بە مەسەڵەن بە تۆلیدی شیشە لە سەردەشت لە ینی لە کەنار ماڵەکانیانە ئەو حساسیەتیان نییە دەهۆی ئەوەی کە کۆمەلگا ئێستا بەو ڕادەیە نەگەیشتۆ کە نەخۆشی احتیات وەکو نەخۆشی کۆمەلگا وەکو جامعە دەنەزەری بگرێ وەکو بە مشکلی فەردی و خانەوادەگی دەناسێنن بۆی تا ئێستا کەم بینراوە کە ڕێکخراوەیەک پێک بێت کە ئێحتراز بکە بە مەسەڵەن کارگای شیشەکە لە سەردەشت دروستکراوە ئەگەر خەڵک ئاگایی هەبێ و ڕێکخراوەیەکی هەبێ دەبوو تەواو خەڵکی سەردەشت بڕژێنە سەرە و کارگایە ئاوری تێبەردەن هەیە چون ئەو کارگایە
وەکەوەی کە قاتڵی جوانان و منداڵەکانی ئەوانە، قاتڵی ژیانیانە، قاتڵی ئەفرادی عەزیزان و خانەوادەیانە. بەڵام چۆن ئەو ئاگاهیان نییە و مەسەلەی احتیاد و مەوادی مخدر و خودی حتى کارگاکەشی بە شێوەیەکی زۆر عادی چاوی لێ دەکەن، هیچ هەڵوێستێکی ئەو تویان نەگرتووە. ئەگەر ئەوە ئاگاهەیە پەیدا بکەن، بزانن کە خودی شیشە چۆن قاتڵی عەزیزان و منداڵەکان و جوانەکانن، دەبوو هەر ئەو بە ئام نەتەنیا خەڵکی سەردەشت، حتى خەڵکی دەوروبەر و شارەکانی دیکەش بە کۆمەگیانەوە هاتان ئاوریان تێبەرداوایە لەو کارگایە، کەیتر ئیجازە نەدەن زۆر بە ئاسانی سوپای پاسداران سەرەڕایەوە کە پوڵێکی کەلان بە میلیارد دەخاتە گیرفانی، پوڵێکی زۆر لێ دەدا لەو لاشەوە ژیانی کۆمەڵگای خستە مەترسیەوە. ئەگەر جوانێک ئەگەر لە خانەوادەی من ئەوڕۆ کەسێک مەسەن تووشی ئەوە بێ و لە بەین بچێ، دەبی خانەوادەکەی دیکە بەی خۆی بزانێن منش هەروە. پس ئەم مۆشکلەیە مۆشکلەیەکی کۆمەلگایە. بەداخەوە بۆ زۆرەی کە پێویستە خەڵک نا ئاگایی پەیدا کردووە، نا فرسەتی دیارە خەڵک مۆشکلاتی زۆری هەیە، مەسەلەی گرانی، بێکاری، کۆڕۆنا، توزانم هەزار بەدبەختی موسیبەتی دیکە، واقع فرسەتی ئەویان نەکردووە کە فکر لەوانە بکەنەوە. بەڵام هەدەفی ئێماوەیە کە کۆمەلگا وشیار بێتەوە کە ئەو وەزیەتە دەتوانن تەسیریان بێ، دەتوانن کەمی بکەنەوە، دەتوانن جوانەکانیان ئاگاکەنەوە کە گەرچی شیشە هەرزانە یا مەسەن کراک هەرزانترش لە شیشەیە، شاید لەحزەیەک چەند دەقەیەک یا سەعاتێک خۆشایەند بێ و لەزەت بەخش بێ و شادی ئاوەر بێ، وەلی مادام عومر کوشەندە و ئازاردەهەندەیە ماڵوێرانکەرە، ئێمە بێگومان دەتوانین ئەم بازارە کەم بکەینەوە، مەسرەفی مەوادی مادە هۆشبەرەکان کەم بکەینەوە، جوانەکان وشیار بن. هەدەفی دەوڵەتی شەرەوەی دی نایهێوێت جوانەکان ئاگا و وشیار بن کە مبارزە بکەن بۆ پێداویستەکانی خۆیان، بۆ مەتالبێکی خۆیان، بۆ ژیانێکی باشتر، بۆ کار، بۆ حەقدەستی زیاتر، بۆکە حەقی ژیانیان هەیە، حەقی ئەویانێک کە ژیانێکی شیاوی ئینسانیان بێن، نەگەوە کە بچن کۆڵبەری بکەن یاوە کە بچن ڕووبەرن بۆ پەنابەرن بۆ مادە هۆشبەرەکان. ئەگەر پاک بن، مەسەن تووشی ئەو مادە هۆشبەرانە نەبن، دەتوان بۆ پێداویستەکانی خۆیان خودی کۆمەڵگاش هەنگاو هەبنن خەبات بکەن و بێگومان ئەو خەباتەش دەوڵەتشان لەوە ترسی هەیە. بۆیە مادە هۆشبەرەکان لە ئێرانەوە بەتایبەت لە کوردستان بە شێوەیەکی زۆر هەرزان لە دەستڕەسی خەڵک داناوە، بۆی کە بۆ خۆی بتوانێت چەند ڕۆژێک زیاتر یعنی لە عمری نەنگینی خۆی بە عمری نەنگینی خۆی زیاد بکە و ئەو دەوڵەتە لەسەر کار بهێنێتەوە. هاوڕێگەلاوێ زۆر سپاس دەکەم، کاتەکەمان زۆر کەمە. ئەگەر ئەکرێ بۆتان کە لە چەند دێقە دەرمورد کراکیش باسێکمان بۆ بکەن، ئەوە ڕزەکەی بڵێنەوەمانە، وتم کاتەکەمان بەداخەوە مەحدودە. ئەگەریش ئەزانی ناکرێت کە دانین بۆ بەرنمەیەکی تردایەندە کە باشتر و جوانتر شیکەینەوە بۆ بینەرانی خۆشەویستی ژیانەوە. بەڵێ بەداخەوە زۆربەی و کەسانێک کە مادە هۆشبەرەکان بەکاردێنن، یعنی احتیادیان بووە و کاتێک کە تەرکی دەکەن زۆر تووشی خۆ خواردنەوە و گۆشەگیری دەبن و ترسیان هەیە کە لە جەمع و لە کۆڕ و کۆمەڵدا زاهیر بن یا قسە بکەن یا خۆیان نیشاندن، خۆیان دەشانەوە. ئەمەش یعنی شتێکی ناسراوە. بەڵام ئەم وەزیەتەش ئەو خۆخورێش قابلی عیلاجە، بە شەرتێکەوەی کە ئەو کەسێک کە مەسەڵەن تەرکی احتیادی کردو ماوەی چەند مانگێکە پاک بۆتەوە، بەڵام ئەو حاڵەتی خۆخوری و گۆشەگیری هەر ماوەتەوە،
دەبی بۆ خۆی ینی دەگەڵ گۆزەشتەی خۆی کەنار بێ بۆ خۆی ئەو ئەفکارە منفیانێک کە لە مێشکیدا هەمیشە بووە ترسی لەوە هەیە کە مەسەن مۆرێکی لێ بدەن یا بەرچەسپێکی لێ بدەن ها فڵانی محتادا ها فڵانی ئەو کارەی کردو و کارێک کردو ترسی لەوانە هەیە بۆیە ناوێت ئێستاش گەرچی پاکش بۆتەوە گەرچی محیتیشی گۆڕیوە جێگاشی گۆڕیوە دووبارە ترسی هەیە کە لە کۆڕ و کۆمەڵدا زایر بێ دەبێ یعنی ئەوە بزانێت کە دەگەڵ ئەو فکرە منفیانێک کە پێشتر تەجروبەی کردو و دیتوویەتی و دەگەڵی ڕوبەڕوو بووە ئەم فکرە منفیانە لە مێشکی خۆیدا لابە کە ئێستا ئەم کەسە کە پابۆتەوە ینی ڕێگایەکی زۆر دوور و درێژ هاتووە کە دەیەوێت ژیانێکی پاک ژیانێکی ئاسایی ژیانێکی شیاوی ئینسانی هەڵبژاردو وی دەبی ئفتخار کە بەوەی کە خۆی توانیویەتی لەو بەڵامە ماڵوێرانکردن نەجاتدا کەوابوو ناوی ترسیەوە هەبێ کە بێ لە جەمعی ڕەفیقانەدا دۆستانەدا خانەوادەیدا یا کۆمەلگادا لە جەمعێکی کە پاکن لە جەمێکی کە کۆڕ و کۆمەڵی ڕابردوونینە هاوسینەکانی یاو کەسانێک کە لەگەڵی مەوادی مەسرف کردووە بەکو کەسانێکی ئاساییە کاروژیانی ئاساییان هەیە نابی ترس و نیگەرانی هەبێت کە لە جەمی واندانیشێ یا قسەیەکە یا نەزەرێک بدە من دڵنیام کەسێک کە تا ئەو حەدە هاتوۆتە پێشی و تەرکی احتیاطی کردووە دەبێ اعتماد بە نەفسی زۆرتر بێ باوەڕ بەخۆی زۆرتر بێ ئەوی فکرە منفیانێک کە پێشتر دەی کردەوە نابێ ساوا بیر بکاتەوە ئێستا دەبێ مثبەت بیر بکاتەوە کەەوە ئینسانێکی مثبەتە ئینسانێکی مفیدە بۆ ئەوەڵ بۆ خۆی وە خانەوادەی دوایە بۆ کۆمەلگا وەختی ئاوا بیر بکاتەوە بێگومان دەشتوانە وردە وردە لەگەڵ ئەم معزلەیە کەنار بێ و حەلی بکە و ژیانێکی ئاسایی دەست پێ بکاتەوە چۆن کاتمان کەمە بەحسی زیاتر دادەنین بۆ بەرنامەیەکی تر زۆر سپاس هاوڕێ گەلاوێژ جوان بوو باسەکان بەداخەوە فرسەتمان زۆر کەمە کاتمان زۆر کەمە بەڵام ئەو بەڵێ نادەین بە بینەرانی خۆشەویست کە قەتئەن بەرنامەیە تایبەتمانە بێ سەبارەت بە مەسەلەی کراک و چەندین مادەی جەدیدیش هەیە کە سەباوە لە ناو کۆمەڵگا حتمما لەسەر ئەو بابەتانە دووبارە زەحمەتە پێدەین هاوڕێ گەلاوێژ زۆر سپاس بۆ بەشداریت مەمنون و سپاس گوزارین هاوڕێیانی خۆشەویست و بینەرانی خۆشەویستی بەرنامەی ژیانەوە لە کۆتاییدا بۆ جارێکی تر پیرۆزباییتان دەیەکەم ڕۆژی ئاشکرابوونی کار و چالاکیەکانی تێکۆشانی بزوتنەوە و شۆڕشی کۆمەڵە بەڕاستی کۆمەڵە لە سەرەتاوە کە دامەزرا هەدەفی هەرەوە بوو کە بەرەنگاری ئەو کێشە و گرفتانی ناو کۆمەڵگا بێتەوە بۆیە بەڕای من بە شەخصە گەر هەڵوێستان هەبێ لە مقابڵ زوڵم و توندوتیجی کە نسبەت بە ژنانە کردێ هەڵوێستان بێ نسبەت بە زوڵم و زۆرێکە لە قباڵە زیندانیانی سیاسی چالاکانی مەدەنی ئەکرگێ ئەتان بێژنێمەش کۆمەڵی نیاز نییە حتمما دێرە بن ئەشێ حتمما پێشمەرگە بن نە کۆمەڵە لە سەرەتاوە هەدەفی هەرەوە بوو کە ڕێکتان بخات سازمانتان بدا خەڵک خۆی داوای ماف خۆی کە زوڵم قبول نەکە سەردا نەوێنێ بۆ زاڵم هەڵوێستان هەبێ لە مقابل کێشە و گرفتهایەکانە و کۆمەلگا لە مقابل کوشتاری کۆڵبەرانە لە مقابل کودەکانە کارە لە مقابل ژن کوژیە قەتڵە عامە خشونەتە ئێعدامە هەر وەختی لە مقابل تەکتەک بەمانە هەڵوێستمان هەبێ ئەو عینەتانین بێژین تەک بە تەکمان ئێمە کۆمەڵین و افتخاریشی پێواکەین هەدەف ئەم بەرنامەش ئەوەیە کە ڕێکتان بخەین هەڵوێستان هەبێ نێڵن کێشەیەتیات کێشەیەکە کە کۆمەلگای نەخۆش کردە جامعەیەکیش کە نەخۆش بێ ناتوانێت داوای مافەکانی خۆی کە جمهوری ئیسلامیش ئەوەیەوێت بۆیە ئێمە هەنگاو بە هەنگاو ئەڕۆینە بەرە و هیوادارین هەوڵ و تێکۆشانەکانمان جووا باتەوە وە کۆمەلگای سالم دروستکەین ئێژە ئەقڵی سالم لە بەدەنێ سالمە بەدەن کە سالم بوو ئەتانە جوانیش بیر بکاتەوە ئەتانێ ئایندێ جوان و گەشیش بۆ نەوەکانی داهاتوو دابین کە هەر بژین تا بەرنامەیەکی دیکە و ژیانەوەیەکی تر هەر خۆش و سەلامەت بن.